کۆبوونەوەی حزب و لایەنە کوردیەکانی کەرکووکە جگە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ تاوتوێکردنی خۆپیشاندانەکانی ڕۆژی شەممەی ڕابردوو کە کوژرانی 4 خۆپیشاندەری کورد و برینداربوونی 15 خۆپیشاندەری تری لێکەوتەوە. لایەنە کوردیەکان داوای لێپێچینەوە لە پارێزگاری کەرکووک و دەرکردنی سوپا و حەشت دەکەن لە شارەکە و دەڵێن بێلایەن نەبوون لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەراندا. بۆی ئەمانە ئێمە بە دۆکۆمنت لامانە کە ئەمانە ڕۆڵێکی خراپیان بینی لە مەحدەسانی ئەخیرێ بۆیە داوامان کردو ئیجرعاتیان لەگەڵ بکرێ و هەر لەم ڕوانگەیشەوە داوا ئێوەمان کردو هەرچی ئەوەی هێز و ئەسکەرتاریەتەیە لە کەرکووکان نەمێنێ بەتەکید ئەوە هەموو خەڵکی نیگەران کردووە و خاڵی دووەمیشەوەی کە بینیمان جەنای پارێزگار بۆ وەکالەت نەیتوانیەوە ڕۆڵی بێلایەنی خۆی ببینێ و لە گرتە ڤیدیۆکانی ئاخریشا دیارە کە دەستخۆشی لەو خەڵکانە ئەکا کە ئەو بۆ وەسع هەڵسان و کارە تێکدەرانیان ئەنجامدا. سەرۆکۆماری عێراق نێردراوی خۆی ڕەوانەی شاری کەرکووک کرد بۆ کۆبوونەوە لەگەڵ پێکاتەکان و کۆکردنەوەی زانیاری لەسەر هۆکاری ڕووداوەکانی ئەم دوایەی شاری کەرکووک. و فەخامەتی سەرۆک بۆ جێگیربوونی ئارامی و ئاشتەوایی لەسەر جەم پارێزگەکانی عێراق هەموو توانای خۆی کاتەگەڕەوە بە تایبەتی بۆ شاری کەرکووک. حتمەن لە کۆبوونەوەکانی هەفتەی ئایندەدا ڕۆلی سەرەکی ئەبێت بۆ جێبەجێکردنی ئەو برگانەی کە ئەبنە هۆی ئارامی و ئاشتەوایی زیاتر لە پارێزگای کەرکووک. سەرباری ئازادکردنی خۆپیشاندەرە کوردەکان و هێوربوونەوەی بارودۆخی ئەمنی کەرکووک، بەڵام هێشتا هێزێکی زۆری سەربازی لە گەڕەکە کوردیەکانی کەرکووک جێگیر کراون. ئەمەش کوردەکانی نیگەران کردووە. ئەیبینی نساکە لە کەرکووک کە بەتایبەت لە چەند گەڕێکێک کە زۆربەی ئەو گەڕەکانی کوردنشینە بەتایبەت گەڕێکی شۆرجە و ڕحیماوانە هەمەری عسکەری و سیاری پۆلیس و بەڕاستی بووەتە دیمەنێکی ناشرین و ناشارستانی و نیشاندەری ئەوەیە کە ئەم حکوومەتە بەڕاستی کارەکە لەسەرەوەی کە شیرازەی کۆمەڵایەتی ئەم خەڵکە تێک بچێ. فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی کەرکووکیش لیژنەیەکی لە کەسایەتیە کۆمەڵایەتەکان دروست کردووە بۆ هەوڵدان بۆ هێورکردنەوەی دۆخەکە لە کاتی ڕوودانی هەر ئاڵۆزیەکدا. ئەو لیژنەیە معلوم جەنابتانە 4 کووردە 4 عارەبە 2 تورکمانە بۆ ئەوەی ئەم پیاوانە سڵاحەتێکیان ئەدرێ مثلەن بتوانێت لەگەڵ قایدا قسە بکات، بتوانێت لەگەڵ مدیر دایرەکانە قسە بکات، بتوانێت لەگەڵ ئەو هەموو لایەنە سیاسیانە قسە بکات، بتوانێت ئەو شێشەی کەوا دروستە بێت لە شاری کەرکووک ئەم پیاوە هەڵسن پێی وەک بێلایەنن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناو کەرکووک. لە ئێستادا دۆخی ئەمنی کەرکووک هێور بۆتەوە، بەڵام جوڵەی سیاسی و یەکتری تۆمەتبارکردنی لایەنەکان بەردەوامی هەیە. ئەمەش بەڕای چاودێران مەترسی دروستبوونەوەی ئاڵۆزی لێ دەکرێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.